پرسیاری ژمارە 2: ئایا ئەتوانم لە یەک کاتە چەند زمانێک فێر ببم یان خۆم مەشغوڵکەم بە فێربوونی زیاد لە زمانێکەوە؟ ئەم پرسیارەم زۆر لێکراوە. وەڵامە دروستەکە ئەمەیە: ئەگەر تۆ بتەوێ لە یەک کاتە خەریکی فێربوونی 2 زمان بیت، ئەگەر ئەم 2 زمانە لە یەک ڕەت بن، ئەوە کێشەیە، تێکەڵکردن ڕۆیە. بۆ نمونە، ئەگەر کەسێک بیەوێ زمانی ئیسپانی و ئیتالی بە یەکەوە فێر ببێ، ئەمە تێکەڵکردن ڕۆیە و تووشی کێشە بێت. کێشەی دووەم ئەوەیە هەردووکیان بە یەکەوە دەست پێ بکەین، واتە هەر یەکەم ڕۆژ یا یەکەم مانگ یا لە سەرەتاوە، یا بۆ نمونە تۆ ئیتالی شتێکی وا نازانی کەچی یەکسەر دەستیشکی بە فێربوونی ئیسپانی، یان تۆ بۆ نمونە ئینگلیزیەکە زۆر سەرەتاییە دەستیشکەی بە فێربوونی زمانی ئەڵمانی، ئەمە زۆر کێشەیە، چونکە تێکەڵکردن ڕۆیە و لەبەرەوەی مستەواکە لە یەکەوە نزیکە جارێکی کە تووشی کێشە بیت. واتە وەڵامەکە ئەوەیە: بەڵێ ئەتوانی لە یەک کاتا خەریکی فێربوونی 2 زمان بی، بەڵام وریای ئەم مەرجەبە پێویستە یەکێ لە زمانەکان مستەواکەت زۆر باش بێت. بۆ نمونە تۆ کەسێکی ئەتەوێ ئینگلیزی و عەرەبی فێربی، عەرەبیەکەت بە سەدان و شەئەزانی، جارجار گوێ لە ئیخبارەگری، کتێبە خوێنیتەوە، بەڵام ناشتوانی بڵێ من هێشتا عەرەبی دەزانم. ئینگلیزیەکەش هیچێکی وا نازانی. ئەگەر هەردووکیان بەیەکەوە فێر ببی زۆر ئاساییە، چونکە ڕێگی ئەم 2 زمانە جیاوازە، شێوازی نووسینیان جیاوازە، تەلەفوزیان جیاوازە. هەرگیز ڕۆژ لە ڕۆژان تووشی و کێشەیە نابی وشەیەکی ئینگلیزی لە قسەیەکی عەرەبیا بەکاربهێنیت. بەڵام ئەگەر تۆ لە یەک کاتا بتەوێ فێری زمانی کۆری و سینی ببی یا سینی و یابانی ببی، ئەمە کێشەیە، چونکە ئەم 2 زمانە لە یەکەوە نزیکن و تۆ ئەگەر مستەواکەشیان لە یەکەوە نزیک بێ، ئەوە کارەساتە، هەرگیز هەڵەی وا مەکە. بەڵام ئەگەر زۆر حەزت لە فێربوونی زمانە، هەوڵ بە زمانێکیان مستەواکەت باش بکەی، ئەو کاتان لەگەڵ باشترکردنی ئەم زمانە زمانێکی کەش دەست پێ بکەی، ئەمەیان شتێکی ئاساییە. لەناو پۆلیگلۆتەکانە هەیە لە یەک کاتا خەریکی فێربوونی 3 زمانە، ئەویش بە ڕەچاوکردنی ئەوەی کە زمانەکان ڕێگیان لە یەکەوە جیاواز بێت و ئاستیشیان لە یەکەوە جیاواز بێت. پرسیارێکی کەمان هەیە: ئایا من بەهرەی فێربوونی زمانم هەیە یان لە فێربوونی زمانە خراپە؟ هیوا هەیە ئەڵێ من لە فێربوونی زمانە زۆر باشم، یەکێکی کە ئەڵێ نا من لە بیرکاری و شتا باشم، بەس لە فێربوونی زمانە زۆر خراپە. و یەکێک ئەڵێ من بە درێژایی خوێندن لە زمانە هەر خراپ بوو، واتەی تر ئێوەبی سەرمێنێکە. بەڕێزان، من بە درێژایی خوێندنی قۆناغی سەرەتایی و ناوەندی دوا ناوەندی لە زمانی ئینگلیزی و عەرەبی خراپ بوو، و هەروەها لە پۆلی من چوومە ئەدەبی، لەوێش ئابووریم خوێند، لە ئابووریش زۆر خراپ. بەڵام پارساڵانێکی زۆر ئێستاکە زمان بۆ من کە هیوایەتێکە، من ئێستاکە ساڵانێکە کە ئینگلیزی و عەرەبی هەوڵم ماوە لەگەڵیان شتێک فێر بووم، تەنانەت کۆرسیشم بتوەتەوە. و شتێکی سەرنجڕاکێشە، ئەو دەرسێک کە من زۆر بەخۆم لێی بوو بابەتی ئابووری بوو، بابەتی ئابووری و دارایی و بازرگانی و ئەوی کە حەزم لێ ناکرد. بەڵام ئێستاکە ئەو کەسم کە 6-7 ساڵە من خەریکی دیراسی بواری بزنسم و بەکالۆریۆس و ماستەرەکەشم لە بواری بزنسە بە نمرەیەکی زۆر باش. ئەم قسەیە بۆیە ئەەکەم بۆ ئەوەی بزانی مەرج نییە ڕابرد و بکەیتە قیاس. هەرگیز ماڵێ من لە زمانە خراپ بووم لەبەرەوەی کە من لە سەرەتایی و دواناوەندی و ئامادەی و ئەمانە من لە ئینگلیزیا خراپ بووم، یا من بە درێژایی خوێندن لە ئینگلیزیا خراپ بووم، حتا پۆلی 12م تەواو کردووە. بەڵام ڕۆژێک کە من فێری ئینگلیزی بووم، ئەوانەی کە بە درێژایی خوێندن لە ئینگلیزیا باش بووم، لەوەچی ئێستش زۆرێکیان ئینگلیزی نەزانن. بۆیە وەڵامە دروستەکە وەڵامی من نییە و ئەزموونی تەنها منیش نییە، بەڵکو کەسی زۆر شارەزا هەیە کە چەندین زمان ئەزانێ. وەڵامەکە ئەوەیە کە نەخێر، زمان بریتیە لە هیوایەت، لە ئەزمون،
لە بەردەوامی لە حەز لێکردن لە دۆزینەوەی ڕێگەکان. بۆیە من ئەم دەورەیە ئەڵێمەوە چونکە مەرج نییە تۆ تا ئێستاکە ئەزمونت لە فێربوونی زمانە هەبێ یان زمان بۆ تۆ چێژ و هیوایەت بێ یان تۆ تا ئێستاکە فێری زمان بووبی. بۆیە ئەڵێمەوە تۆ لە ئێستاوە ئەتوانی هەنگاوی گەورە هەڵبگری بە ئومێدی گەورەوە و لە ئایندەش ئەنجامی گەورە بەدەست بهێنی. پرسیارێکی تر ئەوەیە ئەڵێ لە چ تەمەنێکەوە دەست پێ بکەم؟ ئایا مناڵەکەم لە چ تەمەنێکەوە دەست پێ بکەم؟ لە ڕاستیدا کەسانێکی زۆر بیر لەوە ئەکەنەوە کە ئەگەر بەهاتایە و لە مناڵیە دەستیان بە فێربوونی زمان بکردە یان پرۆگرامێکی باش هەبوایە و یان قوتابخانە و خوێندنێکی باش هەبوایە یان لە مناڵیە وڵاتان بگەڕانە وەکو هەندێک مناڵ کە بۆیان لواوە ئەوە ئێستاکە لە زمانە باشە بوون و زمانی زۆریان نەزانین. قسەیەک هەیە ئەڵێ باشترین کات بۆ ناشتنی درەختێک 20 ساڵ لەمەوبەر بوو، بەڵام دووەمین هەل بۆ ناشتنی درەختێک ئێستایە. لە ڕاستیە هەتا زووتر مرۆڤ فێری زمانێک ببێ بە باشی ویان زمانی زیاتر فێر ببێ باشترە، بەڵام ئەمە بەو واتایە نا کە ئێمە بین خوێندن بەرەو ئاستێ بەرین کە لە جیاتی ئەوەی خوێندکار فێری زانست و زانیاری ببێ و بیری فراوان کە تەنها سەرقاڵی فێربوونی زمان بێت. ئەمەش بەوە ئەبێ کە پرۆسەی خوێندن بە شێوازێکی زۆر سروشتی، زۆر سەرکەوتوو، زۆر پێشکەوتوانە بەڕێ بکرێ و لەگەڵیشیە خوێندکاران فێری زمان ببن. لە ڕاستیە ئەوانەی هەلیان بۆ ڕەخساوە وەک ئەوەی خۆیان بە زمانێک قسە ئەکەن و لە ناوچەیەکان کە زمانی ڕاستنیش جۆرێکی کێ یان لێ کاتا لە ژینگەیەکە ئەژین کە دوو نەتەوەی جیاوازی لێ یان دوو دایلێکتی جیاوازی لێ، ئەمانە هەلی ئەویان هەبووە ویان کەسانێکە بۆ نمونە کوردە و لە وڵاتێکی تر چۆتە قوتابخانە و خوێندن. قسەکە لەسەرەوەیە هەتا زوو دەست پێ بکەی بە دڵنیایی کاریگەری باشی لەسەر ئەوێ. باشترین شتێک کە هەمیشە پێویستە تەرکیزی بخەیتە سەرەوەیە کە تۆ لە زمانی دایکە هەوڵبەی زۆر باش بیت. ئەگەر لە زمانی دایک باش بوویت ئەوە بە ئاسانی ئەتوانی لە زمانەکانی کەش تێبگەی و دەرکی ئەوە بکەی کە ئەم وشەیە واتای چییە، ئەم جۆرە دەربڕینە بۆچی وایە. ئەوانی کە لە زمانی دایکیانە باش نین ئەکرێ زمانێکی تر بە باشی فێر ببن، بەڵام زمانێکی سەرەتایی کاتێکە تۆ پێویستت بەوەیە کە زاراوەی قوڵتر، وشەی زیاتر، جۆری دەربڕینی باشتر فێر ببی، لەو کاتانە تۆ پەک دەکەوێت چونکە تۆ تەنانەت ئەو شتانە بە زمانەکەی خۆشت نازانی. بۆ نمونە هەمومان ڕەنگە باوەکانی وەکو زەرد و سوور و سەوز و قاوەی و ئەوانە ئەزانین، بۆیە کاتێککە فێری زمانێکی بیانی ئەبین ڕاستەوخۆ ئەمانە فێرەبین. بەڵام تۆ بیر لەو کەسێ بکەرەوە کە تا ئێستاکە چەند کتێبێکی باشی نەخوێندوێتەوە و بە زمانەکەی خۆشی کۆمەڵە بیرۆکی زۆر هەن، کۆمەڵە زاراوی زۆر هەن، هەر نەیبیستون. ئەم کەسە کاتێککە چێ فێری زمانێکی ترە بێ تەنها فێری زمانەکە نابێت، بگرە زۆر مانوژە بێ هەتا فێری ئەو جۆرە بیرۆکە و دەربڕین و وەکو ئەڵێ ئایدیایانە ببێ کە بەداخەوە لە زمانەکەی خۆی وەری نەگرتووە. هەروەک ئەوەی ئەگەر من شارەزایی یاساییم کەمە، کاتێکە لە زانکۆ کۆرسێکمان هەبوو سەبارەت بە یاسای ئەوروپا، یەکێتی ئەوروپا، من بەدەست ئەم دەرسەوە زۆر ماندوو بووم چونکە من تەنانەت زاراوەکانم بە کوردی نەئەزانی چونکە زانیاری یاساییم نەبوو. کاتێکە سەعیم تیاکرد تەنها ئەوە نەبوو بڵێم وەڵا ئەمە ئینگلیزیە زانم، هەروەکووا بوو بە زمانی بیخوێنی کە نەیزانی، چونکە من ئەم جارە لە وشەکە بە ئینگلیزی شتێ بگەشتمە خۆ نەمەزانی بە کوردی ئەم شتە ئەبێ بەچی، بۆیە من لێرا مانوو بوو. بەڵام ئەو دەرسانی تر کە هەمووی بە زمانی کوردی یا عەرەبی و فارسی پێی ئاشنا بووم لەبەروی تایە مطالعەم کردبوو، بۆ من ئاسانکاریکی زۆر بوو
ئەگەر بە هاتایە وشەیەکیشم بە ئینگلیزیەکەی نەبیست بووایە پێشتر ئەوە بە ئاسانی کە ئەمبیست فێری ئەبوو کەواتە باشترین شت بیکەی ئەوەیە کە تۆ توانای زمانی هەر دەقەیە دەستی پێکرد باشی بکەی بە تایبەتی زمانی دایک و ئەو زمانی کە تۆ شارەزایەکی باش هەیەتیە. پرسیارێکی کەمان هەیە تا چ تەمەنێک ئەتوانم خۆم پێکەم. ڕاستیەکەی کەسانێک هەن تەمەنیشیان زۆرە بەڵام بەردەوامن لە فێربوونی زمان. ئەمانە پێمانە سەلمێنن کە مرۆڤ تەمەن دیاری ناکات بڵێ وەڵام من تەمەنم گەشتووە بە 70 ساڵ 80 ساڵ 60 ساڵ ئیتر من ناتوانم زمان فێر ببم. بگرە فێربوونی زمان تا تەمەنت بچێتە سەرەوە پێویسترە. لەوە چێ بڵێ بۆچی؟ چونکە مێشکی ئێمە ئەگەر بێت و سەرقاڵیکەین بە فێربوونی زمانەوە کۆمەڵە سوودی زۆری هەیە کە لەم کۆرسا باسییانەکەین. یەکیان ئەوەیە کە ئاسوودەیی بە کەسەکە ئەبەخشێت و پەیوەندی خانەدەمارەکانی زیادەکە کە بۆ توانای یادهێنانەوە زۆر باشەوە تاڕادێکی پارێزێت لە توشبوون بە نەخۆشی ئەلزایمەر. بۆیە ئەو کەسانی کە تەمەنیان چۆتە سەرەوە خەریکی فێربوونی زمانن بە دڵنیایی ئەگەر هیچ سوودێکیان وەرنەگرتبێ ئەوە ئەو سوودیان وەرگرتووە کە مێشک و توانە عەقلیەکانیان بە باشی بمێنێتەوە. واتە لە هەر تەمەنێکابی دەستکە بە فێربوونی زمان. هەندێک لە شارەزایان ئەڵێن وا باشە ئەگەر تەنانەت ئیشیش بە زمان نەمابوو بۆ نمونە تۆ 5-6 زمانە زانی و ئیشیش بە زمان نەماوە هەوڵ بە زمانێکی تازە فێر ببی چونکە هەموو دەستپێکردنێک بە زمانێکی نوێ گۆڕانکاریێکی گەورە لە مێشک و لایەنی دەرونی تۆ ئاکات. و لەوە ئەچێ پرسیارەکە بەو شێوازەش بێ ئایا من ئەتوانم تا چ تەمەنێ فێر ببم. بەڕێزان فێربوونی زمان هیچ سنوورێکی نییە. هەرچەنە خەڵکانێک گەڵێن لە مناڵیە باشترە کە ئەمە دوایی باسیەکەین هۆکارەکە چییە بە دڵنیایی ئەگەر بە واقعی بین دیراسە بکەین بزانین ئایا گەورەیەک باش فێری زمانە بێ یا مناڵ باش فێری زمانە بێ ئەو بیرۆکەیەمان لە ئەگۆڕێەوە ئەزانی مناڵ باشتر فێرە بێت. کا لە کاتی خۆیان ئەمەوێ باسی کەم و ئێستاکە باز لەوە نەکەم. ڕۆژانە ماوەی چەندێک کاتم پێویستە ئەمێنێتەوە سەرەوەی کە ئەم زمانە بۆ تۆ چ گرنگێکی هەیە. ئەگەر تۆ ئەتەوێ زمانێک فێر ببی و ساڵی ئایندە ئیشی پێ بکەی ئەتوانی ڕۆژانە تا ساڵی ئایندە ڕۆژانە 2 کاتژمێر 3 کاتژمێر خەریکی فێربوونی ئەو زمانە ببی. بەڵام ئەگەر تۆ تەنها هیوایەتێکە و مەجای شت نییە ئەتوانی ڕۆژانە سەعاتێک سەعات و نیوێک خۆتی پێوە سەرقاڵ بکەیت. بەڵام بە دڵنیایی ئەگەرەتەوێت زمانە فێر ببی پێویستە ئەو بزانی نابێت لە کەمتر لە 1 کاتژمێر ڕۆژانە خەریکی ئەو زمانە ببیت. ئەو کەسانی کە لە 1 کاتژمێر زۆر کەمتر خەریکە بن ئەوە پێویستە چاوەڕێی ئەوە نەکەن لە خۆیان کە لە ماوەیەکی خێرا فێر ببن چونکە فێربوونی زمانێکە لە گرفتەکانی ئەوەیە زمان سروشتی وایە کە تۆ وشەی نوێ فێرەبی تا کۆمەڵە وشەی تر فێرەبی کۆمەڵە لە وشەکانی ڕابردوود لەبیرەچێتەوە. ئەگەر بێت و ماوەیەک زۆر بە خەست و خۆڵی خەریکی فێربوونی زمان نەبی هەراوە تۆزە خەریک بی واتە تۆ بۆ نمونە ئەمڕۆ 30 وشەی تازە فێر بووی بەیانی ئەم 30 وشەیە 15یان لەبیرەچێتەوە. ئەگەر تۆ ئەوەنە کاتی کەمی بۆ تەرخانکەی ڕۆژی 5-6 وشە فێر ببی کەواتە سبەی ئەم 5-6 وشە ئەبێ بە یەکدوانێک ڕۆژەکەی تریش دانەیەکیان ئەمێنێتەوە. واتە تۆ بەردەوام وەکو وایە بەرمیلێکت لەبەردەست بێت تێ پڕیکەی لە ئاو بەڵام بەرمیلەکە شڕە و تۆش کەمکەم ئاوی تەیەکی خۆ ئەگەر هات و بەرمیلەکەش لی بڕوا بەڵام ئەگەر تۆ بچی خێرا خێرا بە دەبە و بە سەڵی گەورە ئاوبێنی تێکەی واتە هەر 30 سانیە جاری 1 سەڵی گەورەی تێکەی ئەتوانی ئەم بەرمیلە پڕکەی. بەڵام ئەگەر تۆ بێت و بتەوێت بە پەرداخێکی بچوو جارجار بچی پەرداخێکی تێکی بە دڵنیایی پڕ ناگەت. کێشەی زمان ئەوەیە تۆ پێویستە پێش ئەوەی کۆمەڵە شتێ لەبیر بچێتەوە شتە تازەکانیش فێر ببی و تۆ پێویستە ئەوەندە ممارەسەی بکەی ئەو شتانی کە لەم ئەخیرا فێری بوویت بگاتەوە بەردەست و بیبینیت بۆی بە تەواتی بچەست بێ. بۆ نمونە من ئەمڕۆ نزیکەی 40 یان 50 وشەی ئەڵمانی فێر بووم.
ئەگەر بێت و بۆ ماوەی چەند ڕۆژە دا ببڕێم بەدڵنیایی ئەم هەوڵەم بەزایە ئەچێت. بەڵام ئەگەر هات و من سبەی چیرۆکێکم خوێندەوە لەناو چیرۆکەکە 12 دانە لەو وشانی کە ئەمڕۆ فێریان بووم بەکار هاتبوو، 12 وشەش لەو وشانەی دوێنێ فێریان بووم بەکار هاتبوو، چەند وشەیەکیش لەوانی کە هەفتەی پێشووتر فێری بووم بەکار هاتبوو، واتە من هەم چێژ لە چیرۆکە وەرەگرم، هەم بەردەوام کەڵەکەیەکەم و زیاتری یەکەم. بۆیە ئەو کەسانی کە یانە فێری زمان بن لێرەوە پێیان ئەڵێم هەوڵ بن بە هیچ شێوەیەک ڕۆژانە کاتژمێرێک کەمتر خەریک نەبن، بەڵام باشترین شت ئەوەیە کە تۆ ڕۆژانە 5 کاتژمێر خەریکی ئەو زمانە بی یان زیاتر.